لەوانەیە ئەم جومعە ئاخر جومعەی ڕەمەزان بێت، ئەگەر ڕەمەزان 29 بێت. بۆیە پێویستە ئەو یادخستنەوەیەک بۆ میوانەکانی ڕەمەزان و بۆ ئێمەش بە هەمان شێوە کۆمەڵی خاڵەیە باسی بکەین بە پشتیوانی خوای پەروەردگار. خوای گەورە دەفەرمێ اقترب للناس حسابهم وهم في غفلة معرضون. بەڕاستی نزیک بۆتەوە محاسبەی خەڵکی، لێپرسینەوە لەگەڵ خەڵکیدا نزیک بۆتەوە، بەڵام خەڵکی هەر بێئاگایە، هەر پشت هەڵئەکات. بۆیە دەڵێن بۆ کەسانەی کە دوای مانگی ڕەمەزان واز لە نوێژ دێنن، یا ئەو کەسانەی کە خەمساردن لە نوێژدا، یا ئەو کەسانەی ڕۆژوو دەگرن و نوێژ ناکەن، پێیان دەڵین ئاگادار بن محاسبەی خوای پەروەردگار نزیکە بۆ ئێوە. لە محاسبەی خواوە نزیکن، چونکە خوای گەورە خۆی دەفەرمێ محاسبەی ئێوە نزیک بۆتەوە. وەستاندن لە خزمەتی خوای پەروەردگاردا نزیک بۆتەوە. بۆیە ئاگاد لە نوێژەکانت بێ، لەو خەوەی کە خەوتوتە بە خەبەر بێرەوە، چونکە دڵنیابە خوای گەورە محاسبەت دەکا. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیحدا دەفەرمێ یەکەم شتێکە لە ڕۆژی قیامەتە مرۆڤ ئادەمیزاد و جنۆکە محاسبەت دەکرێن لەسەری نوێژەکانێتی. محاسبەی خوا نزیک بۆتەوە. یەکەم شتێکیش کە محاسبەت دەکرێ لەسەری بەرپرسیاری نوێژەکانتە. بۆیە خۆشەویستی خوا فەرمی صلی الله عليه وسلم هەر کەسێک نوێژەکانی بە جوانی نەکرد بێت، خەمساردی تیا بوو بێ، فەوتان دەبێتی، فقط خابە و خەسیرە، ئەوە دۆڕاندوویەتی و دۆڕاوە. ئەو کەسەی کە لە قیامەت دۆڕاوە ئەو کەسەیە کە نوێژ نەکەر بووە، ئەو کەسێک کە لە قیامەت دۆڕاوە ئەو کەسێک کە نوێژ ناکات، یاخود مانگی ڕەمەزان دەیکا و دوایی وازی لێ دێن، یانزە مانگ نوێژ ناکات، خوای لەبیر دەچێتەوە. بۆیە ئەگەر پێت خۆشە دۆڕاوبی، خەسارەتمەند بی، تیا بجیت، نوێژ مەکە. بەڵام کەس پێی خۆش نییە، کەواتە ئاگاد لە نوێژەکانت بێ، چونکە بەهۆی نوێژ نەکردنەوە خەسارەتمەند ئەبی. ڕەزامەندی خوا لە دەست خۆت ئەدەی، بەهەشتی خوا لە دەست خۆت ئەدەی، خۆشیەکانی ناز و نیعمەتی بەهەشت لە دەست خۆت ئەدەی، چونکە لە یەکەم خاڵی محاسبەدا تۆ ڕزگارت نابێ، لە یەکەم ئیمتیحاندا تۆ تیا ئەچیت. خۆشەویستی خوا فەرمی صلی الله عليه وسلم هەر کەسێ نوێژەکانی باش بێ هەموو چاکەکانی باش دەبێت ئینشاءالله. ئەوەشی نوێژەکانی خراپ بوو هەموو شتەکانی خراپ دەبێت. کەواتە هەموو شتێکت بەسەردا دەشکێتەوە. ئاگات لە نوێژەکانت بێ، ئیستیقامە و بەردەوامیت هەبێ لەسەر نوێژ. ئەوەی کە بەردەوامە الحەمدولله بەردەوام بە، ئەوەشی کە بەردەوام نیە و خەمساردە ئاگات لە نوێژەکانتان بێ، بە تایبەتی نوێژی بەیانی. خواتان لەبیر نەچێت، چونکە مانگی ڕەمەزان فێر ئەومانی کرد هەمومان دەتوانین نوێژی بەیانی بکەین. بۆ سەعاتی پێش بانگی بەیانی خەبەرت دەبێتەوە. ئەی بۆ لە ڕەمەزانە دوای لە کاتی بانگە خەبەرت بۆ نابێتەوە. کەواتە ڕەمەزان فێرمانی کرد ئێمە دەتوانین نوێژی بەیانی بە بەردەوامی بکەین، بەڵام خۆمان نایکەین، شەیتان زاڵ بۆ بەسەرمانە، ئەوانەمان کە نوێژ ناکەین بەنا بەخوای گەورە. بۆیە محاسبەی خوا لە پێشمانەوەی خۆتان ئامادەکەن.